بێگومان کۆشی دوای و ڕۆشتنی زانایان و هەروە ئەو کەسانی کە کاریگەریەکی زۆریان لەسەر کۆمەڵگاداناوە بێگومان کەلێن دروست ئەکات و مامۆستا بورهان محەممەد ئەمینی شێکێک بوو لەوانەی کە کتێبخانەی کوردی و کتێبخانەی ئیسلامی زۆر دەوڵەمەند کردبوو بەو بەرهەموو نووسینانی و هەروە بەو هەموو وەرگێڕانانەی کە پێشکەشی بە کۆمەلگا وەروا کتێبخانە کوردی کردبوو بگومان دوای نمانی مامۆستا کلێنێک دروست ئەبێت لەم بابەتەوە. ئێمە باس لە گرنگی مامۆستا و هەروە باس لە ڕۆڵی مامۆستا و هەروەها ڕۆڵی بانگەوازی مامۆستا دەکەین لەم تەوەرەماندا بە میوانداری ئەندازیار عوسمان محەممەد دۆست و هاوڕێی مامۆستا بورهان کا لە ستۆدیۆ لەگەڵماندا و زیاتر باس لە کەسایەتی و هەروەها کاریگەری ڕۆڵی مامۆستا دەکەین انشاءالله. زۆر سەرخۆشیتان لێگەین و خۆی گەورە سەبووریتان ئینشاءالله کۆتا ناخۆشیتانەوە مامۆستاییان خزمەتە. مامۆستا بە سەرتا لەوە دەست پێ بکەم زانم ئایا پەیوەندی وەروەها لە دۆستایەتی تۆ مامۆستا لە کێک و دەستی پێ کردو و چەندێک لە خزمەتی مامۆستایە بوو و کاریگەری مامۆستا لەسەر تۆ چۆن بوو؟ بەڵێ. بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله. السلام عليكم ورحمة الله. مامۆستا وەکو بانخوازێک و منیش هەرچەنەوە لە من ڕەنگە تۆزێ بەتەمەنتر بوو بێ لە سلەیمانیە ئەو بانگەوازەی کە هەبوو بانگەوازێکی نهێنی بوو بڵین ئەو ئوسرەیان پێوت ئەم ئوسرانە چەند کەسێ بەیەکەوە لە ماڵە بە شێوەیەکی نهێنی کۆبوونەوە دەرسیانە خوێن و ئەوسا زیاتر مەدرسەیەک وەکو بڵێ مەدرسەی برایان کە کاریگەری هەبوو لەسەر هەڵەبجە و سلەیمانی و شوێنەکانی بادینان و ئەمانە ئیتر ئەم گەنجانە کە مامۆستا بوو چەند مامۆستایەکی وەکو ئەو گەنجانە لە دەوریان کۆبوونەوە لە مزگەوت و لە ماڵ و ئەمانە بەڵام چاودێری حکومەت هەبوو بەعس هەبوو بەعس حسابێکی زۆر خراپی ئەکرد بۆ ئیسلامەکان. مامۆستا من لە ساڵی 1970ەوە ئەو سەحوەیەم ناسیەوە کە 53 ساڵ لەمەوە پێشەکە هەڵبەت مامۆستا پێش من بووە هەمووی 15 گەنج بوو لەم شارە حاجی شەماڵ بە ڕەحمەت بێ و چەند کەسی بەڕێزێکی تر لەبەر بار و زروفەکە من مامۆستام پەیوەندیم نەبوو لەگەڵیا بڵێن ئەو ئوسرەی من عیلاقەی بە ئەوە نەبوو هەتا دوای ڕاپەڕین لە دوای ڕاپەڕین منی تر مامۆستام زیاتر ئەبینی و ئەناسی هەرچەند خەڵکی شار و ئێمەش هەر خەڵکی شار بووین ئەو تابان چەند ساڵێکیش چۆ ئێران من نەچوومە ئێران بەو جۆرە ئیتر دوای ڕاپەڕین من مامۆستام ناسی ئەو دەرسی ئەو تەوانێ و مناسەبات بێ لە شوێنێکا جاری وایە منیش چوم دەرسم و تۆتۆیا بە هەر جۆرێک بێ لە جۆرەکان لە ڕادیۆ لە شتەکانی ترە یەکتریمان بینیوە تا ئەو کاتێک کە مامۆستا تەفسیری ئاسانی نووسی یەکێ لەوانەی کە من بە هەندێکە ئابە زۆربەیە چوومەوە ملاحەزاتی کە من خۆم حەزم لە قورئانیاتە ملاحەزاتم یا بە مامۆستا دواییش سیرم کرد مامۆستا ئاگای لە تەفسیری یا نیەتی لە لای نیە تەفسیری خاڵ من هەموویم هەبوو وتم مامۆستا وەڵڵا زۆر زەرورە تۆ سوود لە تەفسیری خاڵ وەرگری چونکە بەڕاستی مامۆستا خاڵ لەبەرەوەی کە فەرهەنگی هەیە و لەبەرەوەی کە قازی بوو ئیتر کوردیزانێکی عەجیب بوو مامۆستا خاڵ خۆی گەورە دەرەجاتی عالیکە بەندی پێشینانی نووسیوە و ئەمانە ئەو کوردی کە ئەوەی کرد بە کوردی لە تەفسیری خاڵە زۆر جوانە یانی شتێکی ڕێکوپێکی کردووە وتم ئەمە کار ئاسانیە بۆ تۆ وابزانم 7 جزء کراوە ئەم 7 جزء بۆ تۆ قورئان 30 جزء تۆ حوتی بە ئاسانی دەستکەوێ بە دەق تەرجمەی کردو و شەرحێکی کردو مامۆستا خاڵ بۆ تۆ ئیسفادەی زۆرە ئیتر لەکوێ بۆم برد الحەمدوللیلا دیارە ئیسفادەی لێ کردووە دوایش وتم مامۆستا وەڵڵاهی تۆ هیچ نەکەی باشە بەم تەفسیرا بچۆرە بۆ چونکە دوایی لیجنەیەک پیاچوونەوە بۆی دوایی تا من ئاگام لێبێ سەر و 30 جار چاپ کراوە هەموو جارێکی ژەگە 4-5 بێ ئەکاتە کتێب 150,000 نسخەی لێ بڵاو بێتەوە چۆتە هەموو ماڵێکەوە ئەم کتێبە مەفروزە
پیا بچێت چکە هەموو نووسەرێ کە پیا ئەچێتەوە کە ئەچێتە پێشەوە لە تەمەنا خیبرە و تجروبەی زیاکە حتما دایما کتێب قورآن نەبێ کە خوای گەورە فەرمێ لا ڕەیبە فیه هاتوتە خوارەوە بۆ سەر دڵی پێغەمبەر صلی الله علیه وسلم و سەحابە نووسیویانەتەوە ئیتر ئەمە گۆڕینی بۆ نییە ئەمە نووسی یا فەرمودەکانی خۆشەویستمان گۆڕینی بۆ نییە بەڵام ئەم نووسینی هەر کەسێکی تر بێ پاشەوەی کە ماوەیەک بەسەر یا ئەڕوا و پیاچێتەوە ئیلا گۆڕانکاری تیاکە دوای ئەوەش ئیتر تەفاسیری تر پیا بوو ئیتر تەفسیری مامۆستا مەلا عوسمان و تەفسیری مامۆستا ئەحمەدی کاکە مەحموود و ئیتر بەو جۆرە تەفسیری هەژار و مەسەلا ئەمانە تۆ ئەتوانی ئیسفادەی لێ بکەی ئەمەی خۆتی پێ دەوڵەمەندکەی ئیتر وتی وەڵا تەفسیرێکی ترم نووسیوە لە جیاتی ئاسان وەبزام ڕۆشنی ناوە ئیتر وتی خەڵک پیا چۆتەوانێ ئەڵێن ئەمە جیاوازە تەوا من ئەمویست ئەوە ئەزانین چۆنە جوهدەکان پەرت و بڵاو نەبێ تۆ ئەم کارت کردووە گەورێ ئەمە تاکو ئەتوانی چاکیکە من مەبەستمەوە ئیترەوە بوو دەستیشی کرد بە فیزیلال ئەچوون بۆ لای مەسەلا لەگەڵ چەند مامۆستایەکە لە شوێنێک بوون ئیتر من دای نابوو پیاچۆوانێ حتا ئەوەشیان هەر ئەوەشی کە بازێکی پیشانی من نایەوە هەر بازێکم سیر کرد و لە حەزاتی خۆم مایە ئیترەوە بوو بۆ چەند بەرگەی کە هی فیزیلال القورئانە دیارە فیزیلال کاریگەری لەسەر ئەویش و لەسەر ئەم جیلە ئێمە هەمووی بووە ئێستا ئێمە هەموو خۆمان بە قەرزاری مامۆستا سەید قوتب بزانین بۆ لەبەرەوەی تەفسیرێکی کردووە مامۆستا ئەبوو حەسەنی نەدەوی کە عالمێکی گەورەی هەندستان و پاکستانە ئەڵێ فەتحێکی ئیسلامیە چۆن فەتحی قوستەنتینیە کراوە فەتحی هەند کراوە فەتح یعنی شتێکی گەورەی زۆر گەورەیە کە کردوێتی لە بواری تەفسیرە پێشخۆی کەس نەیکردووە دوای خۆشی تا ئێستا کەس نەیکردووە ئیشێکی کردووە ناوازەیە مەسە بەعزێک کەس هەیە ئیشەکانی تەواو ناوازەیە نە پێش خۆی کراوە نە دوای خۆی کراوە ئەجا ئەم مەسەلا ئیشەی کە سەید بەڕەحمەت بێ لەبەرەوەی 40 ساڵ ئەدیب بووە و دوای ئەوە ئەزمونێکی باشی هەبووە ئەنجا هەر لە مناڵەوە خۆشەویستی قورئان و قورئانی لەبەر بووە دوای ئەوەشی ترکە لەسەر ئیسلامەتی خەنە سجنەوانێ و ئەنجا تەوفیقی خۆ پیاوەکە بوو محەممەد یوسف هەواشی ناو بوو ڕەفیقی بوو ئەوش هەر لە سێدارە درا لەگەڵەمە شەوێکیان ئەڵێ حەزرەتی یوسفم بینیوە لە خەوە سەلامت لێکە ئەڵێ بە سەید بڵێ ئەو کێشەی کە ئەگەڕێ بە دوایە کە کێشەی موسڵمانانی ئەم سەردەمەیە لەو ئاەتەی سوورەتەکەی منایە کە فەرمێ ئینی الحوکم ئیلا لله سەید قوتب کە باسی کێشەی حاکمیەتەکە لە لای موسڵمانان کە حاکمیەت و ناگێڕنەوە بۆ خوا بەشەر تەشریعدانێ ئەمیشەڵێ حاکمێ دەبێ هەر بۆ خوا کەمەڵێن لا إله إلا الله خەلق و ئەمر و هەموو شتێکی خوایە بەرنامە بێ بەرنامەی خوا بێ ئیتر لەوەوە وەکو خوای گەورە بێ بە مبەشیراتی ئاگاداریکە کە کێشەکە ئەمە دەست خەرەسەر برینەکە چییە؟ حاکمێتە ئیتر ئەوە تەبەن سەید بەڕەحمەت بێ شەوێکیان لە خەویا لە گۆزێ هەنگوینە بێ ئەشکێ گۆزەکە و هەنگوینەکە لە ژێر دەرگای سژنەکەوێتە دەرێ ئەڵێ دڵم خۆشە ئیشەڵا بە هەموو شوێنێگەگە ئەویش ڕەنگە بڵێن 20 جار زیاتر چەند چاپ کراوەتەوانێ و خەڵکێکی زۆر زۆر ئیسفادەی لێ کردووە جا ئەم کارە ناوازێ طبعاً لە کاتی خۆیان لە سعودیە لە ئیزاو ئەخوێنرایەوە کە کاتێ ویستی عەبدولناسر شەهیدیکە پاشای سعودیە نامەی داوای کرد لە عەبدولناسر کەنەیکە ئەو ئیهمالی کرد و هەر کردی مەسەلەن لە چی لێ ئەترسان غەرب لە چی لێ ئەترسا ئەمە دژی سیستەمی غەربیە داوای سیستەمێکی ئیسلامیەکە خاصن کە معالم فی طریقی نووسی سەیدیان لەبەر ئەوە شەید کرد کەوتیان خەتەرە بەڵێ ئیتر بەڵام شاکارەکەی ئەم فیزیلالێ ئەم فیزیلاش ڕەنگە خۆ هەموو کوردی عەرەبی نەزانێ یاشتێ مامۆستا ئەم کاری کردووە کە ئاسانی بە ئاسانی بۆمانی تەرجمە کردو ئیتر کە کەسێکی خوێنێتەوە بەڕاستی زیاتر لە قورئان تێگە قورئانێکی
حرەکیە، یعنی تۆ کە بجۆڵەی ژیانی پێ بینا بکەیت، دین و ژیان لە یەکجیا نابێتەوانێ. بەڵێ ئێتر شتێکی گەورەیە. بەڵێ مامۆستا یەکێک لە کارە لە پێشینەکانی مامۆستا خزمەت بووە لە بواری پەروەردە و بانگەوازە. بۆچی ئەوەندە بەلایەوە گرنگ بوو کە لەم لایەنەوە خزمەت بکە؟ چ کاریگەریەکیشی لەم نێوەندەدا بینی؟ بەڵێ خۆی ئەم دینەی ئێمە کە هاتووە، ئیسلام دینێکی مرۆڤ دۆستە، هاتووە بۆی ئەم ئینسانە پەروەردە بکە، تەزکیەی بکە، دڵی بخاتە سەر ڕێگەیەکی ڕاست، ڕوو بکاتە ئەو خوایی کە دروستی کردووە. ئێستا ئێمە مەسەلەن تۆ لە بیابانێکە سەعاتت زەرورە یاکو قیبلە نمات زەرورە، قیبلە نما بۆی بزانی بەرەو چی ئۆڕۆی، بۆی ون نەبی. لەبەرەوە خوا قیبلەی داناوە. ئێمە لە دینی ئێمە شوێنێکی پێڵێن کەعبە و ئەبێ هەموو ڕووکەینە ئەوێ. ئەم ڕووگەیە ڕووکردنە خوا پەروەردەکردن لەسەر ئەوەی کە ئەم کەسە ئەبێ بەس ڕووکاتە خوا، ڕووکاتە کەعبەکەی خوا کە کاتی نوێژەکە مەسەلەن. دوای ئەوە نیەتی بەس بۆ خوا بێ. ئەنجا پەروەردەکردنی ئینسان بریتە لە دڵ، گرنگترینش لە ئینسانە دڵە. ئەم دڵە ئەبێ پەروەردەکرێت. ینی ئێمە دوو ڕێگەمان پیشانناوە وهديناه النجدين. أم إنسان ونفس وما سواها فألهمها فجورها وتقواها قد أفلح من زكاها وقد خاب من دساها. هموم إنسانك أم نفسه خوا سوين دي بي أخوا شون سوين بأسمانا كانوا با آية كاني تري أخوا بوشيويش أم إنسان خوا سوين بنفس أخوا كبجوريك خوا دروسي كردوا بتوانێ خێر و شەڕ یەکجیاکاتەوە. ئیمتیحانەکەش لەسەر ئەمەیە. کەواتە ئەم ئینسانە پێویستی بە چییە؟ پێویستی بە پەروەردەیە. لەبەرەوە ئەڵێ تەمەنی مناڵی 7 ساڵ 9 ساڵە، بەڵام تەمەنی مناڵی بڵێن جوجەڵەیە کەمە یا فیلێ کەمە، یا ینی ئەوان پێویستیان بەو پەروەردەیە نییە کە مناڵ پێویستی پێیەتی. بۆی ئەم ئینسانە لەوە دامەزرێ لەسەری 7 ساڵ کە ئەوتری یاری لەگەڵا بکە، 7 ساڵ ڕەفیقایەتی بکەوە بۆ شێوەیە. ئیتر ئەم ئینسانە کە پێویستی بەو پەروەردەیە لە ئیسلامە گرنگترین شت پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەسحابی پەروەردە کردووە، بۆیە ئەویان لێ دەرچوو. ئێمەش دوعاتەکان ئیشەکەی ئێمە ئەوەیە کە ئەم خۆمان یەکەم پەروەردەکەین، دووهەمیش خەڵکی تر بێنین و پەروەردەیان بکەین. ئەنجا ئەمەندە گەورەیە کە ئەگەر خوا یەکێ لەسەر دەستی تۆ هیدایەتدا بەقەدەر دنیا و چیتیای خێرت بۆ نووسرێت، لێیا گەورەیەکەی تێگەی. ئەنجا بەڕاستی یەک حەدیثەیە زۆر جێی سەرنجە، یعنی من زۆر جار باسی ئەەکەم و ئەگەر ئەوە تێ بگەین بەڕاستی دانانیشی شەو ڕۆژە خەیتە سەرێک بۆی ئەوە بێنیتە دی. ئێمە هەدەفمان لە ژیانە چییە؟ ڕەزامەندی خۆیە و ڕضوان من اللهی ئەکبەر. گەورەترین شدەوەی تۆ خوا لێت ڕازی بێ. چۆن خوا لێم ڕازی بێ؟ ئەوە پەرستشتەکانەکەین و لەسەر بەرنامەی خوا ئەڕۆین. یەکێ لە ئیشە هەرە گەورەکان بریتێ لە چی؟ ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين. گەورەترین ئیش بریتێ لە بانکردنی خەڵک بۆ ئەم دینە. جا ئیتر بانخوازان کە کەسانێک بانەکەن ئەمە پێویستیان بە هاوڵێتیکردن و پەروەردەکردن و بەو شێوەیە. ئیتر هەر لە زمانی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەم شێوەیە هاتووە هەتا ئەمڕۆ هەتا قیامەتیش. ئەم ئینسانە پێویستی بە پەروەردەیە. پەروەردە کە کرد کەسایەتێک دروستەکەی، کەسایەتێک لە هیچ شوێنی نییە. مەسەلا ئێستا خۆ بەریتانیە ئەوروپیە ئەمریکیە نوعما لە مجتەماعەکە جۆرێک پەروەردەیان، بەڵام ئەوان مواتنێکی ساڵح ئەگەر دروستکەن کە دروستیشی ناکەن بەس بۆ خۆیانە. بەڵام ئیسلام ئینسانێکی ساڵح دروستەکە کە بە هەموو بەشەریەت دڵسۆز بێ. ئەم ئینسانە ساڵحە کە دروستی ئەکا مەسەلا لە قسەکردنە نابێ دەنگ بەرزکاتەوە، بۆ ئین ئەکەڕە لە سواتی لە سەوت الحەمیر. مەسەلا نابێ سونەتە کە نابێ قەقالیا بە دەنگی بەرز. ئەمە چییە؟ نابێ بە چاو خیانەتکە، چاو نەزەر نابێ بکە لە ئافرەت بۆ نمونە. مەسەلەن نابێ غەیبەتکە، نابێ حەرام بخوا، نابێ زەرەری بۆ کەس هەبێ. مەسەلەن
ئیتر لە ڕۆشتنە ئەخر ئەم دینە تەدەخل لە ڕۆشتنەکە وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما لەگەڵ جاهیلەکانە دەمناخەنە دەمیان لەبەرەوە ئەم دروستکردنی کەسایەتیە تایبەتی مسلمان کە دڵسۆزە بە ژینگە دڵسۆزە حتا بە گیان لەبەران ئێمە ئیحسانمان هەیە لە هەموو شتێکە ئێمە کە کاتێک باڵندەیە یا مەڕێک شتێک سەرەبڕین ئەبێ عەزەتی نین ئیسلام شۆڕبۆتەوە بۆ هەمووی لە سونەتە مەسەلەی ڕاست و چەپ لەکوێ هەیە تۆ ڕاست و چەپ بەدەستی ڕاستە بێ نام بخۆی بۆ ئەمە دینە ئەم ئینسانە تربێتە تربێتێکی عەجیب جا ئەمەیە کە مەسەلەن ئیشی بانخوازان یەکەم خۆی جێبەجێیکە ئەوە زۆر زۆر مهمە بۆی نەبێت تووشی ئەوە نەبێت کە لما تقولون ما لا تفعلون كبر مقتا عند الله أن تقولوا ما لا تفعلون بۆ شتێکەڵێیت و خۆت نایکەی کاتێ من زۆر جارەڵێم واوەیلا بە حاڵمان ئەگەر دینداری نەبێ بە حاڵ بۆمان ئێستا من ئەگەر دە بەرنامە لەگەڵ جەنابتانە دانیشم باسی ئەندازیاری بکەم کە من 45 ساڵە ئەندازیارم زۆر طبیعیە لە دڵیشەوە نێتە دەرەوە زۆر طبیعیە ڕاستی نەڵێم بەعزێش مەسەلا هەڵەش بکەم بەڵام کاتێ باسی دینداری ئەەکەم لەگەڵ جەنابتانە ئەگەر لە دڵەوەنێتە دەرەوە لە دڵی تواجی نابێت و بینەران بە هەماشەوە بۆیە کردار و ڕەفتار ئەبێ یەک بێ و کاتێ بەو شێوەیەش بوو کاتێک کە ئینسان دڵی پەروەردەکرد عیلاقی لەگەڵ خوا باش بوو ئەبێ بە خۆشەویستی خوا کە بوو بە خۆشەویستی خوا خوای گەورە بە جوبرائیل لەڵێ من فڵانم خۆشەوێ بۆ نمونە مامۆستا بورهانم خۆشەوێ جوبرائیل جاڕی وایە لە ئاسمانە کە مامۆستا بورهان خۆشەویستی خوایە دوای ئەوە لەسەر عەرزیش مەرج نییە هەمووی خۆشیوێ بەڵام قبوڵی بۆ نووسرێ ئێستا حاجی شەماڵ بە ڕەحمەت بێ قبوڵی بۆ نووسرا بوو کەسێکی علمانیش کەسێکی گوناهکاریش هەر ڕێزی لێگرت هەر بە گەورە سەیرێ کرد مامۆستا بورهانیش بە هەمان شێوە خۆی گەورە ئینشەڵڵا خۆشەویستی خوا بۆ و جاڕی بۆ دراوە لە ئەرزیشا قبوڵی بۆ نووسرا ئینسانێکی نەرمونیان و کەسێکی کۆمەڵایەتی و کاریگەری خۆی هەبوو خۆی گەورە جەزایبات زۆر باش مامۆستاوەکو زانین کە شێوازی بانگەواز چەندین جۆری و شێوازی جیاوازی هەیە ئەو شێوازێک کە مامۆستا بورهان پەیڕەوی کردووە لە کۆڕ و کۆبوونەوەکان و شێوازی بانگەوازی خۆیدا تا چەندێک شێوازێکی کاریگەر بۆ شێوازێک بووە کە کاریگەری لەسەر کەسانی چواردەوری داناوە مامۆستا بەڵێ لە بانگەوازە جاری وا هەیە ئینسانەکان لی ئەشێوێ ئیسلام ئێستا ئەو مێزەی بەردەممان ئەگەر لێرەوە سەیریکەی نەوەیەکە لێەوە سەیریکەی نەوەیەکە لەسەرەوە سەیری دکەی نەوەیەکە ئەم سیرکردنە بەس ئەگەر سیرکردنێکی گشتگیر سەیریکەی شتێکی ترە لەبەرەوە کاتێ مەسەلە لە ئیسلامە باسی قیتال هەیە بەڵام لەکوێ وە چۆن چۆنی مەسەلە باسی تەزکیەی نەفس هەیە بەس تەزکیەی نەفس چۆن ئەمە چۆن هەردووکی بەیەکەوە کۆوە بێتەوە بۆیە ئەم دینە بە تەرازوو وەرەگیرێ دکتۆر عەلی قەرەداغی خوای گەورە دەرەجاتی عالیکە کە 75,000 کتێب لە مەکتەبەکەیەتی ڕئیسی اتحادی عولەمای عالەمە ئێم پۆستە کەم نییە کەسێکی ماشەڵڵا زۆر زۆر زیرەکە ئەڵێ کە فەقێ بووین لە قەراخ و ئەمانە مامۆستا ئەیناردین بۆ لای مەلاژن بۆ شتێک بەڕێوە دەرسەکەم لەبەرە کرد ئەمەندە خەمم بوو بەدەم خەویشەوە دەرسەکەم ئەوتۆ باوکم ئەوی کوڕە ئەمەش نا ئەم کەسە مەبەستم نقطەیەکە ئەڵێ کە ئەو ئاەتەم بینی وانزە لە کتابەوە میزان کتێبێکی ناردووە لەگەڵ تەرازوو وتم ئەبێ ئەم تەرازووە چی بێ 25 ساڵ خەریک بوو تا تەرازووی وەرگرتنی قورئان و ئیسلام بەیانکە بنووسێ کردی بە کتێبێ یعنی ئەم دینە چۆن مەسەلەن حەبوو دەرما بەنسبەتێکی تایبەت تێکەڵ ئەکرێ و ئەنجا ئەمە نەخۆشە بە کەڵکی ئەمێ بە کەڵکی ئەو نایە ڕۆژی چەند جارەی خۆی مەسەلەن ئەجینا ناکرێ شەکەوانە لەسەر دەستی دکتۆری شارەزا دکتۆری مختەسە بەڵام بەداخەوە ئێستا هەموو کەس کە باس لە دینەکە مەسەلەن بەعزێ مسەلەماتی عیلمی هەیە یەکێکیە وەڵا ئەوە من بڕام بە خڕەتی زەوی نییە ئەی چۆنە وەڵا زەوی تەختە خەر تۆ باشە دکتۆر مەریوان ئەحمەد ڕەشید اختصاصی
نادرە اختصاسێکی بە جۆرێکە کە ببورن کەم کەس چەند کەسێکی کەم ئەو اختصاسی هەیە پرۆفیسۆرە ئەو گەڵێ زەوی خڕە و لە چۆتە بەریتانیا و لە مەراکیزی علمیا و چەند کەس دکتۆرای یاوەتێ مامۆستای بەڕێز تو ئیشی چیە مەمە زەوی خڕیا زەوی خڕنی مەسەلەن ینی قسەکردن لە شتێک کە ئیشی تۆ نییە مەبەستە اینجا دین وەرگرتن بە تەرازوو چۆن دین وەرەگری مەسەلەن لەسەر چی گرنگی بە چی ئەیک گرنگی کەمتر بەچی ئەی بەپی ئەوەی کە لە قورئانایە بتوانین نموزەجێکی ئیسلامی سەردەمی جوان تەقدیمکەی ئەمە مهمە بەداخەوە کە ئێستا بەهۆی سۆشیال میدیاوە هەرچی هەڵەسێ بەڕاستی من زۆر خەفەتە خۆم ئەڵێم خوا فرسەتی گەنج و خەڵک بە هەمووی سەریان لێ شێوانەوە یەکی ئەو عالەمە کافرەکە لەسەر چی هەرچی ئەشعری هەیەڵێ کافرە ماتوریدیە بە شەرتێ لە سانەوە پێنج ئومەتە ئەشعری ماتوریدیە تو چۆن ئەم هەمووانێری بۆ جەهەنەم بەچی وەڵا کفرم لێ کفریجی لێ دیوە مەسەلەن بەشێتە ڕەنگە کابرا نەزانە عەرەبی بخوێنێتەوە ئێ تۆ ئەمە چییە لەکوێت هێنا لەبەرەوە ئەمانەی نموزەجانێ ئەم کەسانی وەکو مامۆستا شەماڵ و وەکو مامۆستا بورهان و ئەمانە کە ئیسلامێکی میانڕەوی جوان پێشکەشەکە و ناچێتە ئەم بابانەوە ئەمە مەسلەیەکی گرنگە ئێمە کاتمان نەماوە لە کۆتاییە بە کورتی چ پامێکت هەیە ئەگەر یادەوەرێکیشت ما بەگە مامۆستا باسیکەی هەر بەڵێ وەڵاهی من بەنسبەت مامۆستاوە وفاتی ئەم بەڕێزانە ڕاچڵەکینە بۆ ئێمە کە ئەم دنیاە کوردەواری ئەڵێ 52 ڕۆژێکە ئینسان هەر هەمومان مردنی قەرزارین ئەگەڕێنەوە بەربارەگای خوا كل نفس ذائقة الموت ئینسان چەند ئەتوانێت لەم ژیانە فرسەتە شتێ بکە ئیتر چ داواکردن بێ چ کاری خێر و خێرخوازی بێ چ ئەوەش کە نووسین بێ چونکە بەڕاستی نووسینی سەدەقەی جاری ئەمێنێتەوە هەتا کورد مابێ هەتا ڕۆژی قیامەت مەسەلە مامۆستا سەدەقەی جاری بۆ ڕوا لە تەفسیری قورئانەوە من ڕۆژێک لە خزمەتیان نابوو بابەتێک محازەرێکە مابوو گەنجێک تۆماری کردبوو بە مۆبایلەکەی دوای نازم ئەو محازەرێ چۆن گەشت بۆ بە مامۆستا کوڕازایەکی هەیە ئیتر ئاوا ئاوی شەر ملتەزیمە وەڵا تەلەفۆنی بۆ کردو مامۆستا پێش ساڵۆنی هێشتا وەزی باش بوو ئەیتوانی دەزنوێ شوان نوێژێ کردو ئەمانە ئیتر دەست خۆش بێ و باسیم و بەشیرێکم کردبوو ئیتر چوومە خزمەتی لەگەڵ خێزانمە ئیتر لەوێ هەنێ قسەی خۆش و ئەمانە کوڕێکی هەیە کاگارام وتی وەڵا شەوێک لە خەومە کتێبەکانی باوکم بەرز بۆ دەنگێک لە ئاسمان وتی با بگەڕێتەوە خۆمان ئەزانین چۆن جەزایینەوە لەسەر ئەو کتێبان خۆمە حەقیقەتە بەس کە بە موبەشیرێک دێت خۆشە کە تۆ ئەمی شت بۆ خوا کردووەرەوە خۆمان نەزانین چیت بۆکەین ئیتر الحەمدولله ئەو هەموو تەمەنی بۆ لە خەمی ئەو ڕۆژا بووە لە خەمی گەشتنەوە بەخوا بووە ئێستش کە گەشتۆتەوە بەخوای خۆی پاش چەند ساڵ نەخۆشی کەەوە شەربتیلا ئەو دەرەجە بەرزبوونەوەی ئیشاءالله ئێستا لە خزمەت پێغەمبەران و پیاوچاکان و ساڵحین و شەهیدەکانە ئیشاءالله خۆشترین ئەم شەو خۆشترین شەوی بووە و ئیشاءالله ئیتر خۆشەکەی ئەو ئەبەدیەتە دەست پێەکە خوای گەورە ڕەحم بە ئێمەش بکە دامەزراو بین و تا دوا هەناسە لەسەر ئەم عهد و پەیمان چکە ئێمە عهد و پەیمانێکمان هەیە لەگەڵ خوا وأنا على عهدك ووعدك ما استطعت ئێمە ئەو عهد و پەیمانە ئەبێت پارێزین تا دوا هەناسە لە ساغیە و لە نەخۆشیە و لە هەموو کاتێکە ئیشاءالله ئەو یەکێ بۆ لەوانە و خوای گەورە ڕەحم بە ئێمەش بکە دەست خۆش سپاس بۆ ئەندازیار عوسمان محەممەد دۆست و هاوڕێ مامۆستا بورهان دووبارە بەخێر بێ. سەرچاو